الله أكبر 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 كبيرا والحمد لله كثيرا وسبحان الله بكرة وأصيلا. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. أوصيكم عباد الله ونفسي قبلكم بتقوى الله الكريم وطاعته ولزوم أوامره وكثرة ذكره ومخافته. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. إيمان داران وخوان أساني بريس لنبر بيان بيروزدا لروجي جژنی رمضان دا يا ربي جژن لهموتان بيروز به. خويا جژنی رمضان لم إيمان دارانا كأهل أمز قوتنو لهمو إيمان داراني أهل قبلة لأمتي محمد مصطفى صلى الله عليه وسلم بيروز كي هل وكو استاد موشاوي جنابتان قشورون ديار ودل خوشن. يا ربي خويا هميشه دل خوش بن. هل وكو بمبر بيان مالي خواتان بسيماي جوان و كرنوش و دعاو الله أكبر آودان كردوا. يا ربي خويا مالي همو لا يكمان آودان كيوا. خويا مالكان من پر بركت كي همو روجك ناني خوشي لمالكان من دا بخريو لبلاو مصيبت بدور من كي. خوشويستان دوای تەواوبوونی هەر خولێک بەشداربوانی ئەو خولا شەهادەی ئامادەبوونی خولەکەیان پێدەدرێ. ئێمەش کاتێک کە یەک مانگی ڕەبەق لە خولێکدا بووین کە خەو خواردن و جۆری عیبادەتی گۆڕین، چەندین وانەمان لەم مانگی ڕەمەزانەدا لەناو ماڵی خوادا لە زنجیرە باسی جوانتردا خوێند. ئەمڕۆ لە جەژنی ڕەمەزاندا دووشت دەکەین. یەکەمیان کارتی بەشداربوون و سەرنجامی هەوڵ و ماندووبوونمان لەم خولە مانگیەی مانگی ڕەمەزاندا وەردەگرینەوە. دڵنیابن لەبەر دەرگای هەموو مزگەوتەکان لە هەموو کۆڵانەکاندا بە فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم فریشتەکانی خوا وەستاون. ئەمڕۆ لە ئاسماندا پێی دەوترێ یەوم الجائزە، ڕۆژی وەرگرتنەوەی کارت. هەمومان خولەکانمان بینیوە کە ئینسان تیا بەشدار دەکا و دوایی کارتێکت ئەدەنەوە. لەسەر ئەو کارتەی ئێمە نووسراوە ڕەسوول الله صلی الله عليه وسلم فەرموویەتی: من صام رمضان إيمانا واحتسابا. هەر کەسێ مانجی پڕ بەرەکەتی ڕەمەزان بە ڕۆژوو بوو، ئیمانەن تەنها لەبەر بڕوابوون بە خوای پەروەردگار و فەرمانەکەی خوا. یا الله تۆ خۆت ئاگال لێ ئێمە غەیری جێبەجێکردنی فەرمانی بەرزی بەڕێزت نەبێ هیچ شتێک کە کەس چاوی لێمان نەبوو ئەو دەم و هەناوەیمانی نەگرتەوە لە ئاوی سارد و خواردن. خوایە لەبەر تۆ بە ڕۆژوو بووین. واحتیسابن، هەر کەسێ بڕوای بە پاداشتی ڕۆژوەکەی هەبوو. خوایە دڵنیاین کە ڕۆژوو تەنها تۆ پاداشتەکەی دەزانی و دڵنیاین کە پاداشتی چاکەکاران نافەوتێنی. لەسەر کارتەکە دەنووسرێ هەر کەسێ ئەمەی تێدا بوو کە ئێمە کردومانە الحەمدولله غفر له ما تقدم من ذنبه. خوا لە گوناهی ڕابردووی ئەو ئینسانە خۆش دەبێ، پاک دەبیتەوە. کەواتە ئەمڕۆ ڕۆژی پاکبوونەوەیە. ئەگەر چوویتە دەرەوە لەم مزگەوتە ئەبێ یەقینت هەبێ خوای گەورە لاپەڕەیەکی سپی لەسەر ژیانت هەڵداوەتەوە. بە گومانەوە مەژی مەڵە زەحمەتە خوا لەو گوناهە و لەو گوناهەم خۆش بوو بێ. ڕەسوول الله صلی الله عليه وسلم فەرمووی خوا لە گوناهی ڕابردووت خۆش بوو، دەتۆش مرۆڤێکی نوێ بە. خۆشەویستانم تو خوا با کە لەم ماڵی خوایە چووینە دەرەوە کە ئەم نوێژ و خوتبەی جەژنەمان کرد با ببین بە مرۆڤێکی نوێ، با گۆڕانکاری لە ژیانماندا دروستکەین، با بەدڵ و هەنا و زمانێکی جیاواز لەوەی پێشەوە لە ماڵی خوادا بڕۆینە دەرەوە. ئەو کەسانش کە پیر و پەککەوتە بوون، ئەو کەسانی بە گەنجی ڕۆژووتان نەخوارد و ئێستا لەبەر پیری و نەخۆشی نەتانتوانی بە ڕۆژوو بن، ئەو کەسانەی تا ساغ بوون هەمیشە ڕۆژوگری ڕەمەزان و قیام اللەیلی شەوان بوون، ئێستا لەبەر نەخۆشی ئەم مانگە نەتانتوانی بە ڕۆژوو بن، بەڵام چاوتان بە فرمێسک بوو،
بەڵام دڵتان مەحزون بوو، بەڵام خۆزگەتان دەخواستواناتان هەبوایە و بە ڕۆژوو بوونایە هاتن فیدیە ڕۆژوەکەتاندا یان بە ئومێدن ئینشاءالله دوای چاکبوونەوەی نەخۆشیەکەتان لە مانگانیدا هاتوودا بیگرنەوە. ئێوەش مەحزون مەبن، خوا لە گوناهی ئێوەش خۆش بووە، ئێوەش بەر ئەو لیستە کەوتون. کەواتە لەسەر کارتەکەمان دەنووسرێ خوا لە گوناهەکانتان خۆش بوو. دووەمیان بەشداربوونی خول بۆ وەرگرتنی زانیاریە. ئەوانەی بەشداری خولی سەربازی و ئەفسەریان کردووە، ئەوانەی بەشداری ڕاهێنانی ئابووریان کردووە، ئەوانەی بەشداری خولی فێربوونی زمان و زانستیان کردووە، ئەوانەی بەشداری ڕاهێنانی گەشەپێدانی مرۆییان کردووە. بەڕێزان عیلم وەرگرتنەکەی ئەو خولە بۆ چییە؟ بۆ ئەوەیە کە تۆ چوویتەوە ناو کۆمەڵگا بەکاری بێنی. ئەگەر زانیاری هەر وەرگری و لە دەرەوەی خولەکە بەکاری نەهێنی، یعنی بەس کاتت بە فیڕۆداوە. ئەوەی لە مانجی ڕەمەزاندا بیستمان، ئەوەی لە مانجی ڕەمەزاندا فێری بووین، گرنگ ئەوەیە خۆشەویستانم مسلمانانی بەڕێز کاری پێ بکەین. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە صحیحی بوخاریدا بە ژمارە فەرموودەی 6057 فەرموودەکە لە صحیح هاتووە دەفەرمێ من لم يدع قول الزور والعمل به فليس لله حاجة أن يدع طعامه وشرابه. لەگەڵ ڕۆژوودا سەروەر باسی یەک شتی بۆ کردوین توخوا بە ئاگامان لێی بێ. ئەمە کە لە دەرەوەی خولی مانجی ڕەمەزان بە کەڵکمان دێ و کورتی کردوتەوە بۆمان. هەر کەسێک زمانی نەپارێزێ لە درۆ دەلەسە، لە بوختان هەڵبەستن، لە قسە هەڵبەستن بە دەمی ئەم و ئەوەوە، خوای پەروەردگار پێویستی بەوە نییە هەمیشە دەمی ببەستێ لە خواردن و خواردنەوەی حەڵاڵ و بە ڕۆژوو بێ. واتە ڕۆژوویەک ئەگەر لە دوای مانجی ڕەمەزان فێری زمان بەستنن نەکا، چۆن لە ڕەمەزانە دەگوت کاکە بە ڕۆژووم خۆت دەپاراز با غەیبەت نەکەم ئاخر ڕۆژوەکەم بەتاڵ دەبێ. ئەم مانگە یعنی تۆ ڕابی لەسەر ئەوە لە دوای مانجی ڕەمەزانە ئینسان لە خولێکی مانجیدا یعنی فێر دەبێ، ئیدمان دەبێت لەسەر چاکەکردن، هەروەکو ئیدمان بوون هەیە لەسەر خراپەکردن. ئەزانی قەول و زور چییە؟ قەولی زور هەر ئەوە نییە بڵێ فڵان کەس زینای کردووە، ئەوە بوختانێکی گەورەیە. قەولی زورە گوێ لە وتارێک بووە هیچی لێ حاڵی نەبووی، وەڵام مامۆستا فڵان کەس کوتی فڵان شت حرامە. تۆ حاڵی نەبووی عەزیزم، وەرە دانیشە، وەرە بوختان مەکە، وەرە تێبگە. ئەڵێن فڵان کەس حەزی لە فڵان کەسە، دەی باشە لە زانکۆدا مەرحەبایەکی کردووە. ئەزانی چ گوناهێکی گەورەیە؟ کابێ ئەوە خەڵکە ئەگە بە قسەی تۆ بێ ڕەوشت بێ ئەواتە چێت هێشتەوە لە کۆمەڵگادا. دەبێ وریابین قەولی زور، قسەی نابەجێ بوختان بۆ یەک هەڵبەستن، بەتایبەت لە نێوان مسلمانانی ئەم سەردەمەدا ئەهلی کوفر کەوتۆتە خۆی و جەستەی ئومەتی ئیسلام وا هەڵدەلووشێ، وا هەر خوێنی مسلمانە و لەم بەرە جەژنانەدا بەناحەق دەڕژێ. خوێنی ئەهلی ئیسلام لە ئەو هەرزانترە، زۆر هەرزانترە، زۆر بە بەلاشتر بەسەر زەویدا دەڕوا. بەداخەوە مسلمانانیش لە ناو خۆیاندا بە زمان بەربوونە یەکتر، لە شیر و تیر باشتر لە یەک دەدەن. چۆن ئەو بوختانێک بەو بکاو ئەو لە فەیسبووکەوە جوابی داتەوە، دەجاتی لەگەڵ یادانی شێپسێ سەردانی بکە وەڵە براکەم وەڵڵاهی ئەم قسانەی تۆ ئەم ڕەخنەیان تێدایە وەرە با چاچیان کەین، من لەبەر خوا ئامۆژگاریت دەکەم. نابێت لە شوێنێکی کەوە دوو کافر و منافق و فاسقیش استفادە لەو قسانە بکە و پێی خۆش بێ دوو مسلمان بەر بنە ژیانی یەکتر. ئەبێت لە دەرەوەی مانجی ڕەمەزان خوشکی بەڕێزم زمانت بەرامبەر دراوسەکانت پارێزی، زمانت بەرامبەر خزمەکانت پارێزی، زمانت بەرامبەر هاوسەری بەڕێزت پارێزی، بە قسەیەک ئازاری خۆی و منداڵەکانی نەدەی، پیاوی بەڕێزی شەروە. وتاری جەژنی ڕەمەزانمان تەقلیدی نییە، پێمان دەڵێت جەژنی ڕەمەزان فێری چیمان دەکا؟ فێری ئەوەمان دەکا دەرسی یەکەم لە دوای سەرکەوتن لە هەر کارێکدا ئاهەنگ و جەژنێک بجێڕە ئەی مسڵمان، هەروە بە سادە و بێدەنجی بەڕێی مەکە بۆ ئەوەی حەسانەوە بێ بۆ کارەکەت، دووەم هاندانێک بێ بۆ داهاتوت بۆ کاری داهاتوت. ئەبێت دوای ماندووبوون و شەو نخونی مانجی ڕەمەزان و ڕۆژووی ڕۆژەکان و قیام اللەیلی شەوان جەژن بجێڕین. ئەم جەژنە پێمان دەڵێ لە هەموو قۆناغەکانی ژیانتدا فێری ئەوە بە هەر سەرکەوتنێک خوا پێی بەخشی ئاهەنگێکی بۆ بکە. ئەگەر لە بازرگانیەکەتدا سەرکەوتی مەعامەلەیەکت کرد و خوای گەورە بەرەکەتی تێخست و دەستکەوتێکی گەورەت بەدەستێنا ئەو ڕۆژە لەگەڵ منداڵەکاندا بیکە بە جەژن. چوار مسڵمانیش تێرکەوت بیکە بە ئاهەنگ و حەفلەیەکی خۆش. حەفلە مەبەستم ئەوەیە تێرکردنی کەسان و دڵخۆشکردنی حەڵاڵی خەڵکی.
ئەگە خانووەکەت دروست کرد و تەواو بوو بە خۆشی و بە سەلامەتی چوویە ناویەوە هەروە بە سادەتی بەپەڕە بەسەریدا جەژنێکی بچکۆلە بۆ خاو و خێزان و دۆست و ڕەفیقانت بکەبی کە بە جەژنی ئاوەدان بوونەوەی ماڵەکەت هەها چەند خۆشە یەکسەر دەحەسەیتەوە ئەگەر لە نەخۆشیێکی سامناک و نەشتەرگەریەکی ترسناک خوا ڕزگاری کردی و عەمەلیاتەکەت سەرکەوتوو بوو کە هاتیە ماڵەوە جەژنێک بجێڕە شوکرانەی خوا بکە ئەگەر لە سەفەرێکی درێژ و خەتەرناک گەڕایتەوە ئاهەنگێکی بچکۆلە سازکە ئەگە منداڵەکەت قۆناغێکی خوێندنی تێپەڕ کرد و کارتەکەی هێنایەوە هەر لە دوورەوە وتی بابە دەرچووم دایە دەرچووم مەڵێ دەباشە نەخێر بڵێ ئەم نیوەڕۆیە خواردنەکەمان دەگۆڕین ئەم ئێوارە جلوبەرگمان دەگۆڕین و نانێکی جوان ئامادە دەکەین بە بۆنەی دەرچوونی ئەم مناڵەوە کە لە ڕەوزەش دەرچووە لە باخچەی ساوایان ئەزانی ئەو مناڵە چەند دڵی پێخۆش دەبێ ئەزانە ڕەنجی بە فیڕۆ نەچووە جەژنی ڕەمەزان فێری ئەوەمان دەکا دوای هەر سەرکەوتنێک جەژن و ئاهەنگێک بۆ خۆت و ماڵ و منداڵت بجێڕە بۆ ئەوەی شکرانە بژێری خوا بێ و حەسانەوە بێ بۆ کارەکە و هەندان بێ بۆ داهاتوو قەرزدار بووی و قەرزت دایەوە کێشەیەکت هەبوو خوا بە ئاسانی کۆتایی پێهێنا جەژنێکی بۆ بژێڕە هەروە بە سادەی و بێ شکرانە بژێری بەسەری دامەڕۆ وانەی دووەم لە دوای ماوەیەک ماندووبوون پشوویەک بدە ها خوای گەورە ڕۆژی جەژنی حرام کردووە بە ڕۆژوبی ئیلا دەبێت بە زەبت پشوو بدەیت ئەی ناوانە بۆیە موسڵمانێکی ناحاڵی لە دین دەیگوت با ئەم ڕۆژ هەر بە ڕۆژوو بم تاقەتم هەیە خوا دەفەرمێ وا مەکە لە دوای هەموو کارێک پشوویەک بدە هەناسەیەک بدە چونکە تۆ مرۆڤی تاقەتت توانایەکە هەناسەیەکی بۆ بدە ئەوە تا لە نێوانی دوو وتاری جومعەدا سەی دەکەی پشوویەک هەیە لە نێوانی بەرنامەیەکە ئەوانەی پێشکەشکارن لە دینەوە وەریان گرتووە خوتبەی جومعەدا دەنیشی و جارشکە هەڵدەستێەوە بۆی گوێگل لە قسەکانت وەڕز نەبێ زیاتر وەرگێ لە بەرنامە تەلەڤیزۆنەکانە ناوبڕێک هەیە جارجار بەڕێزم ناوبڕێک بدە بە ژیانت ئاهەنگێک بجێڕە سەردانێک بکە سەفرەیەک بکە خۆشیەک دەربڕە با وەکو جەستە ماندوو دەحەسێتەوە دەرونیش کە ماندوو دەبێ بحەسێتەوە هەمیشە کاتی پشوو حەسانەوە بۆ کارەکانت دابنێ سێمیان هەموو کارێک سەرەتا سامناک دەردەکەوێت هەموو کارێکی پڕخێر و بەرەکەت و گەورە سەرەتا ڕێی زۆر سامناکە و زەحمەتە بتوانم بەسەری ئازاڵ بم ها سەرەتای ڕەمەزان و جەنابتان لەبیرتانە خەڵکانێک دەیانگوت 16 سەعات بەم گەرمایە ئاو نەخۆیتەوە 10 شەوی کۆتایی تا بەیانی لەسەر بەرماڵی و لە ماڵی خوادابی و نەخەوی ئەیانگوت زەحمەتە کەچی ئێستا زەحمەت نەبوو ئەلحەمدوللا بەڕێمان کرد ئەوە لە جەژنەکەیە بەشدارین پێمان دەڵێ پشت بەخوا ببەستە و ئیرادەی مرۆڤ بەهێز بێ هیچ شتێک بەسەر ئیرادەی ئینسان ئازاڵ نابێ هەر کارێکیش لە ژیانە هاتە پێشت وتت زۆر زەحمەتە پێم بکرێ پشت بە ئەڵڵا ببەستە ڕۆژ بە ڕۆژ لەگەڵ یا بڕۆ وەڵڵاهی بە ئیزنی خوا زاڵ دەبی بەسەریدا ئەو کەسەی خوێندکارە ئەو کەسەی بازرگانە ئەو کەسەی کرێکارە کە ئەو ڕۆژەی نەخشەی خانووەکە دەڕێژی دەڵێی تۆ بڵێ بچمە ناویەوە پشت بە ئەڵڵا ببەستەوە ڕۆژ بە ڕۆژ بە جوانی لەگەڵ کارەکە تا بڕۆ بەخوا ڕۆژێ جەژنەکەی دەیجێڕی ئیرادەی ئینسان هیچ شتێک نییە زاڵ بێ بەسەریدا بەڵام بە پشت بەستن بە ذاتی خوای پەروەردگار چوارەم دەرسی جەژنی ڕەمەزان لەگەڵ ئازاردا چێژ هەیە لەگەڵ ئازاردا چێژ و لەزەت هەیە تا ئازار نەچێشی دڵنیا بە چێژ وەرناگری ئازار و ناڕەحەتیەکان مرۆڤ دروست دەکەن چێژی زۆر و هەمیشە و بەردەوام لە ناوی دەبن منداڵێکی شوانی ئەو دەشت و بیابانە کە دڕک دەچێ بە قاچیدا کە ئاوی گەرم و سوێر دەخواتەوە زۆر بەهێزترە لە ڕووی ماسوولکە و جەستەوە لەو منداڵی بە دیار ئایپاد و لاپتۆپێکەوە دانیشتووە زۆر بەهێزترە زۆر مقاومەی زیاترەوە خۆ دەگرێت چونکە ئازاری وەرگرتووە چێژیش لە ژیان زیاتر دەبینێ ئەو کەسەی کە هەمیشە شیرینی و چەوری و نانی سپی دەخوا زۆر معەڕەزە لە ماوەیەکی کەمە ئەو هەموو شیرینی و چەوریە خۆشە تووشی نەخۆشی شەکرە و چەوری خوێن و قەبزی دەکا و سەرەتانی کۆڵۆنی دەکا کەواتە لە ئازاری تیونوێتی و برسێتی ڕۆژوودا چێژی خواردنەوەی پەرداخی ئاوی ساردی بەربانگمان وەرگرت بەخوا تا ڕەمەزانێکی کە مەگەر ئەوەی ڕۆژی سونەت بگرێ ئەینا قەت جارشکە زەحمەتە لەزەت لە خواردنەوەی ئەو ئاو وەرگری کە بەدەستەوە بوو چرکەکانت دەژبارد مەلا بانگ بدا و بیخۆیتەوە
قەت زەحمەتە بۆنی نانێکی گەرمی نانەوە کە ئاوا بەخۆشی بەسەر تا بڕێ و بە مشتاقی بە نان و کەبابێکی نەگۆڕیتەوە. کەواتە لەو ئازاری برسێتی و تینوێتیەدا چێژی لەززەت وەرگرتن لە خۆراکەکە دەکەی. لەناو ئازاری سەعیکردندا خوێندکاری بەڕێز کە ئێستا لە 12 ئامادەییدا و ئەم جەژنەت خەریکە لێ تاڵ دەبێ، لەناو ئەم ئازارەدا بە ئیزنی خوای گەورە چێژی وەرگرتنەوەی کارتەکەت بەسەر بەرزی دەبینی. ئای ئەو ڕۆژەی دەرەجەکانت وەردەگرێەوە هەموو لەبیر دەچێتەوە و چ خۆشیەکت بەبیرادێ. لەناو ئازاری دەرزیەکدا چێژی وەرگرتنی شیفایەکە هەیە بەویستی خوای گەورە. لەناو ئازاری تلۆقی تەقیوی لەپی دەستی کرێکارێکدا چێژی دەستی ماندوو لەسەر سکیتێر هەیە و کە ئێوارە پارەکەت بە حەڵاڵی وەردەگری چەندە شادمانی. ئەو کەسەی بندیوارە، ئەو کەسەی مەسئولی دز و گەندەڵی ئەم وڵاتەیە، ئەو کەسەی لەسەر قوت و گیرفانی و نەوتی ئەم خەڵکە بە دۆلار لێدەدا، ئەزانی هیچ چێژێک لەو پارەیە وەرناگرێ، ئەزانی هیچ کات بەقەدەر تۆی کرێکار و ماندوو نەناس ناتوانێت لە زەل لە پەرداخێک ئاو وەرگرێ. ئەوە لەناو ئەو ئازارەدا یەکسەر چێژ و لەززەت دەبینی کە خەڵکێکی حرام خۆر نایبینێ. لەناو ئازاری نووسیندا چێژی بڵاوبوونەوەی بەرهەم و کتێبەکانی خۆت کە لە بازاڕە دەبینی و ناوی توان لەسەرە ئای چ لەززەتێک دەکەی. بۆیە ئازار و چێژ دوانەیەکی لێک گرێدراون. هەزار ڕەحمەت لە مامۆستا مەلا سەعیدی نەوڕەسی کوردی کە فەرموویەتی نەمانی ئازار لەززەتە و نەمانی لەززەت ئازارە. دەرسی پێنجەم لە جەژنی ڕەمەزاندا هەوڵ بدە بە بیرهاتنەوەی ئازارەکان کە ئێستا ڕزگارت بووە لێی چێژت پێ ببەخشێ، نەک برینەکانت نوێکاتەوە. زۆر کەسەیە لە گرانی ڕزگاری بووە، لە کرێچێتی ڕزگاری بووە، لە نەخۆشی ڕزگاری بووە، لە غەریبی ڕزگاری بووە، کەچی ئێستا کە بیریان لێ دەکاتەوە عەزابی پێدەچێژێ. وا مەبە. ئێستا کە تۆ بیری تینوێتی دوێنت کردەوە مەعقول نییە عەزاب بچێژی، ئەبێ ئەمڕۆ لەززەت وەرگری بڵێ خوایە حەمد و سەنا بۆ تۆ کە ڕزگارت کردم، بۆ ئەوەی دەروونت ئاسوودە بێ. لە جەژنی ڕەمەزاندا فێر بە چۆن بیری تینوێتی و برسێتیەکەی دوێنێ ناکەیەوە، لە ئازارەکانی ژیانیشدا کە خوا ڕزگاری کردی هەمیشە لە کۆڵ خۆتیان منێ، هەمیشە بیریان لێ مەکە و هەمیشە خەفەتیان پێ مەخۆ. سوپاسی ئەمەی ئێستا بکە و لەززەت لەمەی ئێستا وەرگرە. دەرسی شەشەم ئەوەی هەژار بوو، ئەوەی کە لەم ڕەمەزانەدا سفرە و خوانی وەکو پێویست ڕازاوە نەبوو. ئەی ئەو خوشک و برایم کە ئێستا لە ماڵەکەتدا هەژارانە دەژی، ئەو کەسێک کە ئێستاش قەرزاری، ئەو کەسێک کە منداڵەکانت وەکو خەڵک بەخوا خەڵک هەیە لەم کوردستانەدا وەکو پێویست منداڵەکانیشی پۆشتنین. دڵنیابە ئاسۆی ڕوونت لێ دیارە، دڵنیابە ڕۆژە ڕزگارت دەبێت لەو هەژاریە، دڵنیابە ڕۆژە تۆش دەچێ ڕیزی دەوڵەمەندەکانە و ئەم دنیا لەسەر بال و خولێک ناوەستێ. بەڵام ئەم ناڕەحەتیانەی ئێستات پاداشتی گەورەی هەیە. ئەوەی کە سەبرت گرتووە و خۆڕاگری و پەلاماری حرام نادەی پاداشتی گەورەت بۆ هەیە. لە صحیحی مسلمە خاتو عایشەی دایکمان خێزانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ ئافرەتێکی داماوی هەژار بە دوو منداڵی کچۆڵەی بچووکەوە هاتنە بەر دەرگای ماڵی سەروەر صلی الله علیه وسلم، وتیان دایە عایشە یارمەتیەکمان بدە. ئەفەرمێ 3 دەنە خورمام دانێ. واتە ئەگەر کەسێک هات و داوای هاوکاری لێ کردی بەقەدەر ژمارەی خێزانەکە هاوکاری بکە. 3 نەفەر بوون، دایکێک و 2 کچۆڵە، 3 دەنە خورمای جوانی دانێ خاتو عایشەی دایکمان. دەفەرمێ منداڵەکان دایکەکەیەکی دەنکێکی دا بەدەستیانەوە و خۆشی دەنکێکی بر بۆ دەمی. مناڵەکان هەر بەناوکەوە قوتیاندا خورماکە لە خۆشیان و لە برسانە. دایکەکە لە دەمی نزیک کرد بۆ مناڵەکان پەلاماریان دادایەت خوا بەشماندا. دەفەرمێ دایکەکە مناڵەکە لەسەر لێوی بۆ خورماکەی هێنایە دواوە و کەرتی کرد لە بینی منداڵەکاندا بۆ خۆی نەیخوارد. دەفەرمێ فەعەجەبەنی شەئنوها، سرم سوورمالەکاری ئەو دایکە لەسەر ئەو لێوەی خورماکەی جێڕایەوە و کردە دەمی مناڵە ساواکانیەوە 2 کچە بچکۆلەکەیەوە. فذكرت الذي صنعت لرسول الله صلى الله عليه وسلم، ئەم مەشهەدەم ئێوارە بۆ رسول الله صلى الله عليه وسلم جێڕایەوە. فقال إن الله قد أوجب لها بها الجنة أو أعتقها بها من النار. فەرمووی ئەی عایشە خوای گەورە بەهۆی ئەو لەتە خورمایەوە کە ئەو خورمایی دابەشی کرد، بەهۆی ئەو قلە خورمایەوە ئەو دەنگە خورمایەوە کە ئەو دایکە بۆ خۆشی حەزی لێ بوو نەیخوارد و دایە دەمی مناڵەکانی، خوا بەهەشتی بۆ واجب کرد. الله، خوا بەهەشتی بۆ ئەو ئافرەتە واجب کرد.
و هەروەها گردنی لە ئاگری دۆزەق ڕزگار کرد. ئەی ئەو دایکەی بۆ خۆت حەزت لێیە پۆشتە و پەرداغ بی، ئەی ئەو باوکەی بۆ خۆت حەزت لێیە لە دەرەوە خواردنێکی چەور بخۆی کە بیری منداڵە هەژارەکانت دەکەیەوە دەڵێی با بۆ خۆم پۆشتە نەبم و ئەوان پۆشتە بن، با بۆ خۆم تێر نەبم و منداڵەکانم تێر بن، خوا بەو پاروەنانە لە گردنت لە ئاگر ڕزگار دەکا و بەهەشتت بۆ مسۆگەر دەکا. خەفەت بە فەقیریەکەت مەخۆ، دنیا هەر تێدەپەڕێ و گرنگەوەیە قیامەتت ئاوەدان بێ. ئەو کەسەش کە لە ڕەمەزانە دەستی بەخشندەیت هەبوو، تۆش دڵخۆش بەوەی کە خوا بە ماڵەکە لە ئاگری دۆزەق ڕزگارت دەکا. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە صحیحی بوخاری مسلمە متفق عليه هاتووە: من فرج عن مسلم كربة من كرب الدنيا، هر کەسێک ناڕەحەتیەکی دنیا لەسەر مسلمانێک لا بەرێ، فرج الله عنه بها كربة من كرب يوم القيامة، خوا ناڕەحەتیەک لە ناڕەحەتیەکانی قیامەتی لەسەر لا دەبا. بە ژمارەی ئەو کەسانەی بە پارەی تۆ لەم دنیادا دڵخۆش بوون لەم ڕەمەزانەدا، بە ژمارەی هەر یەکێکیان و گرفتی هەر یەکێکیان، خوا کۆس پێشی قیامەتت لەسەر ڕێگالا دەبە بەویستی خوای گەورە. لە قیامەتە هەم فڵان شتی یەخەت دەگرێ، فڵان شت بۆ دێ، هەموو ئەو سەدەقانە دێنە ڕێگات و بەربەستەکان لادەن، وەکو چۆن دەستەی پارێزگاری بەرپرسێک لە پێشەوە ڕێگاکەی بۆ پادەکەنەوە. ئەم سەدەقە و خێر و خێراتت ئەوە ڕێگای قیامەتت بۆ پادەکاتەوە تا دەتخەنە بەهەشتەوە بەویستی خوا. دڵخۆش بە و لێی زیاد کە و لێی کەم مەکەوە. ئەمە چەند دەرسێک بوون آدابی جەژنیشمان ماوە بۆ خوتبەی دووەم کە ئێستادا دەنیشین و دەڵێن: أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم فاستغفروه إنه هو الغفور الرحيم. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. اللهم آمين. الله أكبر 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 كبيرا والحمد لله كثيرا وسبحان الله بكرة وأصيلا. الحمد لله، أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمدا رسول الله، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وأصحابه ومن والاه. أوصيكم عباد الله ونفسي قبلكم بتقوى الله الكريم وطاعته، فإن الله مع الذين اتقوا والذين هم محسنون. خۆشەویستان، لە ئادابەکانی جەژن یەکەم دڵت پاک بکەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لێی پرسرا چ کەسێک لە هەموو کەس باشترە؟ فەرمووی: كل مخموم القلب صدوق اللسان، ئەو کەسەی کەوا زمانی ڕازگۆیە و دڵی گەسک دەدا. هەر یەکێک لە ئێمە لە جەژندا هەوڵ دەدا بە خوشک و برایانەوە ماڵەکەیان پاک و خاوێن بێ بۆ ئیستیقبالی میوان. ساڵی گەسکێک لەم جەژنانەدا لە دڵ و دەروونتدا بەشی ئەم حەسوودی و ڕق و قینە دنیا بەشیەوە ناکە بە خۆشی ڕای بێرە، گەسکێکی لێدە و فڕێدە دڵت پاکەوە. دوای ئەوە با ئەم دڵ پاکیە لەسەر زوبانت دەرکەوێ. ئیمامی سویتی لە ئەلحاویدا لە بەرجی یەک لاپەڕەی 82دا شەیخ الئیسلام ئیبن تەیمیەش لە مجەلەدی 42 لاپەڕە 253 مەجموع فتاواکەیدا دەفەرمێ: سنەتە ئینسان دڵی خاوێن بێ بەرامبەر بە مسلمانان لە جەژنا و بە زوبانیش پێیان بڵێ: تقبل الله منا ومنكم، خوا لە ئێمەش و لە ئێوەشی قبوڵکە. ئەمجا تەوقە بکە. تەوقەش کافیە لە قەرەباڵغێکی ئاوادا و لە دەرەوەشە. یەکتر ماچکردن و دەست ماچکردن و ئەو شتانە لە هیچ وەختێکا پێم شتێکی باش نییە. تەوقەیەکی گەرم و گوڕ و بەدڵ و دڵخاوێن کافیە بۆ ئێمە بۆ جەژنە پیرۆزە. بەڵام خۆت پارێزە خۆشەویستم لە تەوقە لەگەڵ نامەحرەم. وەڵڵی هەر یەکێک لە ئێوەی بەڕێز الحەمدولله فریشتە ئاسان، یوسف ئاسان، قەت دڵنیام دەستیشتان بەدەستی ئافرەتێکەوێ هەر بە خوشتی خۆتانی دەزانن. بەڵام لەناو 1 ملیۆن کەسە ئەگەر یەک ڤایرۆسی پیس هەبێ ئیسلام دەرگاکەدا دەخا بە ئەو ڤایرۆسە لە ڕێی تۆی پاک و خاوێن و بێگەردەوە فرسەد نەهێنێ. بۆیە تەوقە لەگەڵ ژن خوشکت مەکە، تەوقە لەگەڵ ئامۆژنت مەکە، تەوقە لەگەڵ خاڵۆژنت مەکە. بە کورتی هەر کەسێک ڕۆژێ لە ڕۆژان پێت بشیا کەمارەی کەی با ئێستاش حرام بێ، تەوقەی لەگەڵا مەکە. بەخوا ئامۆزاکەت وەک خوشکت وایە، پورزاکەت وەک خوشکت وایە، بەڵام نەوەکو ڤایرۆسێک لە ناو ملیۆنە خەڵکە فرسەد لە ژن خوشکەکەشی وێنێ بۆ تۆقە، با تۆی مسلمان نەیکەی. مەلیکەی بەریتانیا بەس 7 کەس هەیە تەوقەی لەگەڵا بکە، خۆ مسلمانیش نییە. ئیسلامی ئێمەش 7 کەسی ڕێگاداوە تەوقە لەگەڵا بکە. ئەی ناوە ڕێزەوە ئافرەت ڕێزیشە بۆ پیاو. سەروەرمان صلی الله عليه وسلم دەفەرمێ: لئن يطعن في رأس أحدكم بمخيط من حديد
خير له من أن يمس امرأة لا تحل له. حديثك صحيح والشيخ الباني رحمة خوالي بلا صحيح جامعة بجمارة فرمودي 5045 ناويتي دفرمي أجر يشغل إيه وبجرزي آسن بدن بالتوقي سريدا. أم حديثة في من ضلها بيششاني سر لها مش تخلاف ترى قد شافوق لمن على قد مدى قد بس جوي مشيشة قد بجملي مشيشة بيششاني سر زور خرافات چندين بلاي بيويا. ئەگەر گورزێکی ئاسن شێشن بەسەرتدا هێشتا ئەوە بۆ تۆ باشترە لەوەی دەستت بەر ئافرەتێکەوە کە حەڵاڵ نییە بۆت مەسی بکەی هەر دەستت بەریکەوێت نەک تەوقەی لەگەڵا بکەوی دەستیشی بکوشی. لەبەرەوە تۆ لەم ڕۆژە پڕبەرەکەتەدا ئەگەر کەسێکیش خوشکێکیش ئەمەی پێ نەگەی بوو دەستێنە بڵێ وەڵڵا لە خوشکەکەم زیاتری زۆر زۆر بەڕێزی سوپاسی ئەو دڵپاکی و حرمەتت دەکەم بەڵام چونکە ئاینەکەم قەدەغی کردووە بە ئیلتیزاممان هەبێ پێوەی بە ئەدەب و حرمەت و زمانێکی شیرینەوە داوای لێبوونی لێ بکە. لە ماڵان زۆر دامەنیشە ئێستا لە مزگەوت چوویتەوانە فرسەتی مسلمانانێک بدە بانانەکەیان بخۆن با ماڵ و منداڵی خۆی بگۆڕێ یەکسەر هەڵمەکتەسە ماڵە دراوسێکت. ئەم جارەکان ئەو ماڵانی تەلەبەی 12 ئەوانیان هەیە تکایە لە میوانداریدا زۆر مەمێننەوە لایەن چونکە بەڕاستی هەر ئەمڕۆ پێویستیان بە سەعیکردن هەیە. با سەردانەکەمان کورد بێ پخود بێ بەدڵی خاوێن بێ ڕێز لێگرتن بێ. دووەمیان نەسیحەتی ماڵ و منداڵتان بکەن تەقە و ترەقە بەکار مەهێنن چەند ناشرینە هەر گەڕەکێک هەر کۆڵانێک گوێ لە دەنگی تەقە و ترەقەی منداڵەکانی بوو گەڕەکێکی ناڕۆشن بیرە لەگەڵ ڕێزم بۆ جەنابتاندا. ئێمە میلەتێکین هەمیشە فەوتاوی شەڕین ئەگەر لەناو میلەتی کووردا لە جەژنا دەنگی تەقە و ترەقە و یاری ئاگرینت بیست یعنی ئەم میلەتە هێشتا حەزی بە ئاگرە هێستا حەزی بە دەنگی فڕۆکە و تەقە و تۆقە پەنا بەخوا خۆش بۆمان دەنێرە بە دڵی خۆمان. مناڵێک لە ئێستاوە حەزی لە تەقە بێ بەخوا لە گەورەیدا تەقینەوەش دەکا ئەبێ هەر لە ئێستاوە نەفرەت لە چەک بکەین لە ئێستاوە نەفرەت لە دەماچەی منداڵانیش بکەین توخوا مناڵەکە لە ئێستاوە مەهێڵە دەماچەیەکی مناڵانەش بەژێر قەدیداکە لە جیاتی ئەوە پێنووسێک لە جیاتی ئەوە ئایپادێک لە جیاتی ئەوە بیاریەکی ئەلکترۆنی زانستیانەی پێشکەشکە لە جیاتی ئەو باوێنەیەک بشێشێ لە جیاتی ئەوە با ئامێرێکی مۆسیقا بژەنێ فێری تەقەی مەکە فێری دەماچەی مەکە چونکە ئێمە فەوتاوی سیلاحین لە وڵاتەدا فەوتاوی میلیشایەکین کە هەر یەکە دەماچە لە قەدێک حکمڕانی وڵاتێک دەکاو بۆ خۆی حکومەتە و یاسایە و هەموو شتێکە و حاکمە لە ئێستاوە نەفرەت لەوە بکەین. دوکانداری بەڕێز بەو کاسپی حەڵاڵە جوانەی ساڵ 12مان دەیکەی ئەو پارەی لە تەقە و تەقینەوەدا دەستکەوێ حرامە دوکانەکەت حرام مەکە. ئامۆژگاری منداڵەکانت بکە بڵێ ڕۆڵە ژیان لە ڕەخنەدا هەنگ بە نەک مێشە ڕەشکە ئەگەر ڕەخنە لە کەسێک گر جوانیەکانیشی ببینە کەسێک 1 سعات قسە دەکا لە یەک لەحزە زمانی زەلەیەکی کردبێ وشەیەکی خلافی بەکارهێنابێ تۆ 59 دقەی زەربی سفر مەکە هەنگ بە هەنگ وەکو مێشە ڕەشکە مەبە لەناو ئەو هەموو جەستەیە بزانێت داخۆت لۆپێ خوێن بە شێوەیە بەیەوە بنیشێ بە منداڵەکانت ئاوا بڵێ ڕۆڵە دنیا بۆ هەموو کەسە پاشەکان و دەسەڵاتدارەکان و زاڵمەکان و پیاوکوژانیش دنیایان هەیە بەڵام بەهەش کاڵای خوایە ئەلا ئینە سیلعەت الله غالیە ئەلا ئینە سیلعەت الله الجەنە کوڕم دنیا هەموو شتێک نییە و قیامەتت فەرامۆژ نەکەی کچەکەم دنیا هەر تێدا پەڕێ قیامەت نەبراوەیە. سێمیان ژیان قوتابخانەیە مامۆستاکەی ڕۆژگارە وانەکانی ئەزمونە لە مەدرسەی ڕۆژگارە فێری ژیان نەبی لە مەدرسەی قوتابخانەشا دوا دەکەوی. چوارەمیان هەمیشە وەکو پرد بە لە نێوان خەڵکیدا ئامۆژگاریمان بۆ ماڵ و منداڵمان ئەوە بێ هەمیشە پرد بە پرد چەند جوانە دووشتی لێک جیاواز و دابڕاو بە یەک دەگەیەنێ قەت بەربەست و سەد مەبە لە بینی ئەم و ئەوە هەمیشە خاڵی بە یەکگەیەنەری دوو کەسی ناکۆک بە با خەڵک بەهۆی تۆوە هەرگیز بینی تێک نەچێت. سێم خاڵ و کۆتایی ئەی حکومەتی وڵاتەکەم بەشداری جەژنی میلەتەکەت بکە هەر بە بروسکەیەکی پیرۆزبایی سەرکردەکان نا لە مەیدانی کرداردا وەرن نان و قوتی ئەم خەڵکە خەنەوە بەردەستی ستەمی لێ مەکەن میلەت نانی دەوێ ئازادی دەوێ بژێوی ژیانی دابینکەن بە ئیزنی خوای گەورە موچەی بۆ باشکەن منداڵەکانی تەعینکەن دەرگای خێری لێ بکەنەوە باوشێکی بەڕەحم بن بۆ میلەتێکی باش کە هەتانە بە ئومێدیەوەی جەژنی سەربەخۆی کوردستانمان ڕۆژێ لە پێش بێ با لە ئێستاوە تەبایی و جەژنە پیرۆزەی کردداری نەقسەی نێوان حکومەت و میلەت ڕاگەیەنین. هەروەها داوا لە حکومەتی بەڕێز و دەسەڵاتداران دەکەم بەس لەبەرخوا دەرگایەکی خێر لە بەندیەکان بکەنەوە. ئێستا ئەو هەموو خەڵکە لە سوجنەکاندایە تازە تاوانی کردەوە لە دەستی چووە پەشیمانە
بە هەردوو ئەژنۆی خۆی دەچێژێ مادام پەشیمانە و ئومێدی خێری لێ دەکرێ مادام بەرامبەرەکەشی شتێک لێ بوراوە حکومەتیش لە قانونا سەرفرە زەرێک بکە لێبوردنێک دەرکە ئەو هەموو خەڵکە دڵخۆشکە ئەوانش ببناوە ئەندامی کارە ئەو کەسانی بە ناحەق ژیراون کەسانێک لە حکومەتی ئێوەدا بەڕێزەکانم ساڵانێکە ژیراوە هەر محکەمە نەکراوە مانگانێکە ژیراوە کەس لێی نەپرسیوە وەرە دادگایی بکە بە پێی محکەمەیەکی بێلایەن ئەگەر تاوانبارە ئەگەر لەسەری سپوتە بە پێی یاسا ڕەفتاری لەگەڵا بکە با یاسا لەسەر و هەموو دەسەڵاتدارێکەوە بێ و لەسەر و هەموو کەسێکەوە بێ ئەگەر گوناهی نییە بە تۆمەتی ئەم جاسوس و ئەو ڕاپۆرت نووس و ئەو تەقریر نووس خەڵکی لە سجنەکانە بەند مەکەن دەرگای ڕەحمەت لەو بەندیانە بکەنەوانە کە ئێستا داماون کە ژنەکەیان داماوە کە منداڵەکانیان چاو بە فرمێسکە کە دایک و باوکیان نانی جەژنیان پێ ناخورێ لە تاوانە خوش دەرگای ڕەحمەت لە ئێوە دەکاتەوە خوش لە تنگانەدا دێ بە هاوارتانەوە وەکو ئەو سەرکردانەی کرانە خەفەزی سجنەوە خوا نەکردە ڕۆڵەکانی میلەت سەرکردەکانی میلەت با ئێوەش ڕۆژە لە قەفەزی تاوانە خۆتان نەبینن خوا لەوە دەتان پارێزێ ئەگەر ئێوە دەرگای خێر لەو بەندیانە بکەنەوە و حکمێکی عادلانەیان بەسەرات جێبەجێکەن و لێبوردنیش گەورەترین کارێکە کە دەسەڵاتدار بەرامبەر بەبێ دەسەڵات بیکە جەژنی هەموو لایەکتان پیرۆز بێ جەژنە پیرۆزەیەکی گەرم و گوڕ لەگەڵ یەکا بکەن دڵتان بەرامبەری خاوێنکەن سادقانە خوای خۆتان بپەرستن لەسەر ئەم ئیسلام و ئیمان و دڵگەرمیە بۆ مزگەوت ئینشاءالله لە دوای جەژنی ڕەمەزانیشە هەمیشە لەم مزگەوت و ماڵی خوایدا بەردەوام بن ئێمەش داوای لێبوردن لە قسەیەک دەکەین ئەگە خوا نەخواستە نەمان پێکا بێ ئەگە دڵی مسلمانێکی ئازاردا بێ ساڵێک 12 مانگ لەسەر مینبەر ئەو هەموو وتارە دەخوێندرێتەوە لەو ئاسێ وشەیەک دڵی کەسێکی گەرتی پێگرت بێ دڵنیابن عەمدەن نەبووە زمانمان پاک دەبێ دڵمان سافە بۆ خوا کار دەکەین و مەبەستمان گەیاندنی دینی خوایە وەکو خۆی بەو تێگەیشتنەی کە خۆمان هەمانە ئەگەر پێکابێتمان لەلایەن خواوەیە ئەگەر نەمان پێکابێت داوای لێبوردن لە خوای پەروەردگاری خۆمان دەکەین و هەڵەی هەموو لایەکمان ڕاست کاتەوە سەفەکانتان تێک مەدەن چەند دەقەیەک سەبر بگرن ئینشاءالله بە ئیزنی خوا جوانترین جەژنە پیرۆزە دەکەین سینەی بێکینە محەممەد سەڵاوات خوا لە هەموو لایەکی قبوڵکە وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله